لە دوای نقومبوونی بەلەمێکی چووپی کۆچبەران کە زیاتر لە هەفتەیەکە ڕووی داوە لە نێوان وڵاتی فەڕەنسا و بەریتانیا، تا ئێستا چارەنووسی ژمارەیەک کۆچبەری کورد نادیارە. توانامەمەندی 18 ساڵان یەکێکە لەو کۆچبەرانەی لەناو ئەم بەلەمەدا بووە. برایەکی دەڵێت پۆلیسی بەریتانیا بە ئەنقەست فریایان نەکەوتووە و دوای 12 سەعات ڕاوچێکی ماسی تەرمەکانی دۆزیونەتەوە. پۆلیس بە ئەنقەست بەهانای ئەو کۆمەڵە پەنابەرەوە نەچووە لەبەرەوەی ناکرێت تۆ گیانی 33 کەس لە مەترسیدا بێ، بەڵام پۆلیس کەم تەرخەمی بکە لە بەهاناوە چوونی خەڵک هەڵبەت نەک دوای نیم سەعات و 2 سەعات و 3 سەعات ئەم جەنازانە دوای 12 سەعات لە ڕوودانی کاتژمێرەکە بەلەمەوانێ ماسیگرێک دۆزیونێتەوە. ئەگەر ئێمە بنیانی ئیگار کەسێکی تر بن کەواتە ڕووداوەکە پۆلیس باشکرا دەڵێت لە سەعات 3 بەرەبان ڕوویداوە، کە لە سەعات 3 بەرەبان ڕوویداوە لە سەعات 3 پاشنیوە ڕۆژ جەنازەکان دۆزراونێتەوە، کەواتە 12 سەعات کات بەسەر ئەو ڕووداوەدا تێپەڕێەوە و پۆلیس کەم تەرخەمی کردووە. جا ئایا پۆلیسی فەڕەنسا لە ئاوی بەریتانیادا بوون و پۆلیسی بەریتانیا کەم تەرخەمی کردووە هەڵبەت بە پیلۆکەشینەکانی لەلای ئێمەیە؟ براکەی ئێمە و ئەو هاوڕێیانەی کە لەناو ئەو چووپەدا بوون لە ئاوی بەریتانیادا بوون. باوکی توانا دەڵێت دوایین جار کە قسەی لەگەڵ کوڕەکەی کردووە پێی وتووە من دەڕۆم بە دوای ژیانێکی نوێ دەکەوم. دوای جارێکتی شەوی شەمە بووتی بەیانی دەڕۆین ئینشەڵڵا بەڕێ دەکەوین خەمێمتان نەبێ بەسەلامە شمانە خوای بزانین بە سەلامەتی ئینشەڵڵا نەجاتی دەبێژەوە خوای گەورە جارێەوە شتوی تۆ نادێت وڵای ئاوە توی وای چی بوو فەقیرەکتی من دەڕۆم بە دوای ژیانی خۆم دەکەوم لێرە ژیانم نابێت دەزانم چاوەڕێی چی ناکرێت. توانا بە هیوایەکی زۆرەوە ویستی ژیانێکی نوێ هەڵبژێرێت، بەڵام ئاوی کەناڵی ئینگلیز هیواکانی نقوم کردو تا ئێستاش بۆ خۆی و ژمارەیە کۆچبەری تێر کە بەشێکیان دانیشتووی هەرێمی کوردستان بوون چارەنووسیان بە نادیاری ماوەتەوە. توانە عومەر، کورسات نیوز، ناحیی حاجیاوە.